دیار ئەمڕۆ ئاهەنگی شەشەمین ئاهەنگی ساڵانەی دەستگای ڕەوشنبیری نووری حکمەتی سلێمانیە بە مەبەستی پێدانی مۆڵەت بە ڕیوایەتە جیاواز جۆرەکان لە ئەمڕۆدا لە ساڵی شەشەمدا 98 قوتابی مۆڵەت وەردەگرێت لە خوشکان و لە برایان و تقریبا 36 مۆڵەت دەرمانێ مامۆستای مۆڵەت دەر و لەم ژمارە بەشێکیان لە بەرکردن مۆڵەتەکان وەرگتووە و لەما هەنگەدا بکو نەریتێکی ساڵانە کەسایەتێک لەو کەسایەتیانەی کە لە شاری سلێمانیدا لە پایتەختی ڕۆشنبیری لە ڕابردوودا خزمەتیان کردووە بە قورئان ئێمە ساڵانە وەکو نەریتێکی ساڵانە خەڵاتی دەکەین کە لەم ساڵدا بەڕێز جەنابی دکتۆر عەبدوڵڵا چوارتاییمان هەڵبژاردە و خەڵاتمان کرد و کۆمەڵێک چالاکی لە خوێندنەوەی قورئان بە ڕیوایەتە جیاوازیەکان و کۆمەڵێک وتار و بابەتی تریتیا پێشکەشە کرد.